إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم پێمان ڕاگەیەنێکەوە پەروەردگاری مەزن خوای تەعالا لە فەرمایشتێکی قودسیە ئەفەرمێ: إن الله عز وجل يقول يوم القيامة، خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە ڕوەکاتە بەندەکانی و پیان ئەفەرمێ: يا ابن آدم، أي بني آدم، أين وي آدم، مرضت فلم تعدني، من نخوش كوتم سرد لي ندم. قال: يا ربي كيف أعودك وأنت رب العالمين. پەروەردگار، من چۆنتەم سەردانی تۆ بکەم لە کاتێکا تۆ پەروەردگاری هەموو عالەمی و نەخۆش ناکەوی و نەخۆشی سیفەتی کەم و کورتیە و حاشا تۆش لەو سیفەتە بەدووری. قال: أما علمت أن عبدي فلانا مرض فلم تعده. ئایا نەتزانی فڵانە عەبدم نەخۆش کەوت تۆ سەردانیت نەکرد؟ أما علمت أنك لو عدته لوجدتني عنده. ئایا نەتزانی ئەگەر سەردانیت بکردایە منت لە لای ئەوە ئەبینیەوە؟ ئەم حەدیثە قودسی ئیمامی مسلم بۆ معنی ئەگەڕێتەوە و دەرس و پند و ئامۆژگاری زۆر تایە لەوانەی کەوا ئێمە ئێستا پێویستمان پێیەتی عەرزی بەڕێستانی بکەین. ئەوەیە کە خوای پەروەردگار لەم حەدیثەیە وا دەرەخاکەوە نەخۆش زۆر نزیکە لە خوای گەورەوە. ئەو کەسەی نەخۆش بکەوێ نزیکە لە خواوە، ئەو کەسەی نەخۆش بکەوێ لە هەموو کەس زیاتر قابل لە دوعای لای خوای پەروەردگار وەرگیراو بێ. هەروەها لەو دەرسانش کە لەم حەدیثەوە وەرئەگیرێ ئەوەیە کە سنەتە، یان هەندێک لە عولەما ئەڵێن لە سنەتیش وە سەرترۆیە کەوا ئینسان سەردانی نەخۆش بکە، بەتایبەت ئەو نەخۆشانەی کە لێتەوە نزیکن، ئەو نەخۆشانەی کە تۆ ئەتوانی سەردانیان بکەی بەهۆی دراوسێتیەوە، بەهۆی هاوڕێتیەوە، بەهۆی خزمایەتیەوە. ئینسان حەقی برای مسلمان لەسەر برای مسلمان ئەوەیە کە سەردانی بکا کاتێ نەخۆش ئەکەوێ، و هەر کەسێکیش نەخۆش بکەوێ و تۆ سەردانی بکەی، بەڕاستی ئەجر و پاداشتت لای خوای پەروەردگار زۆر زۆر گەورەیە. ئەوە تا خوای تەعالا ئەفەرمێ وەک ئەوە وایە سەردانی خوات کردبێ، وەک ئەوە وایە چوو بێتی بۆ لای خوای پەروەردگار. هەر کەسێ سەردانی نەخۆش بکە ئەجر و پاداشتەکەی لای خوا زۆر زۆر گەورەیە. یەکێک لەو ئەمرانەی لەو فەرمانانەی کە پێغەمبەر کردوویەتی صلی الله عليه وسلم لە حەدیثی بەڕاءە کە ئیگەڕێتەوە بمان ئەفەرمێ: ئەمەرەنە النەبی صلی الله عليه وسلم بسبع ونهانا عن سبع. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری بە حەوت شت پێکردین و قەدەغەشی لێ کردین لە حەوت شت. یەکێک لەو شتانەی کەوا خوا ئەمری پێکردووە لەو حەوت شتە، ئەفەرمێ ئەمری پێکردین کەوا سەردانی نەخۆش بکەین. سەردانی نەخۆش ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەیە برا بە ڕێزەکانم. وتمان لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ
حقی برای مسلمان لەسەر برای مسلمان پێنجە لە ڕیوایەتی وا هەیە شەشە یەکێک لەوانە ئەفەرمێ سەردانی کردنی نەخۆش يعني ئەگەر نەخۆش کەوت سەری لێ بدەی حق المسلم على المسلم 6 إذا مرض فعده ئەگەر نەخۆش کەوت سەردانی بکە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە زانایانمان فەرموویانە ئەگەر خۆی ئەمە سنەتە طبعا وەکو حکمی شەرعی وەکو حکمی شەرعی سنەتە هەندێکیش لە زانایان ئەفەرمن لە سنەتیش بەسەرەوەیە بەڵام زیاتر ئەم سنەتە تەئکیدی لەسەر ئەکرێ ئەگەر ئەو نەخۆشە خزمت بێ یان وەکو دراوسەیەکی نزیکت بێ زیاتر تەئکیدی لەسەر ئەکرێتەوە بەڵام ئیمامی نەوەوی ئیجماعی هێناوەتەوە کەوا يعني زانایانی ئیسلام کۆدەنگن کۆڕان لەسەر ئەوەی کەوا واجب نییە ئینسان هەر کەسێ نەخۆش کەوت دانە بڕوا سەردانیان بکە شتی وان نییە مستەحیلە ناتوانی تۆ هەموو کەسێ نەخۆش کەوت بڕۆی سەردانی بکەیت بەڵام بەقەدەری توانە ئەوەندەی کە خوای تەعالا پێتی دابێ ئیمکانیاتت هەبێ کاتت بۆ بڕەخسێ ئەگەر نەخۆشێک نزیکت هەبوو سەردانی بکەی طبعا خۆشەویستەکانم مەرج نییە نەخۆش کە تۆ سەردانی بکەی نەخۆشیەکی زۆر قورسی بێ مەرج نییە حتا تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر یەکێک لە ئەصحابەکانی چاوی بێشایە وەکو زەیدی کوڕی ئەرقەم ئەفەرمێ سەردانی ئەکرد ئەفەرمێ عادني رسول الله صلى الله عليه وسلم من وجع كان بعيني ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی ئەکردم تەنانەت لە گلیەک و ئێش و ئازارێک کە لە چاوما هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە سەردانی کردووم مەرج نییە ئەو کەسەی کە سەردانیەکەی ئیلا هۆشی لای خۆی بێ تەنانەت ئەگەر هۆشیشی لای خۆی نەبێ تۆ سەردانی بکەی ئەجر و پاداشتەکەت دەسەکەوێ تۆ سەردانی یەکێکەکەی ئەوە هیچ لای خوای پەروەردگار ئەجر و پاداشتێکی زۆر گەورەت هەیە جگە لەوە دڵی کەسوکارەکەی کەسوکاری نەخۆشەکەتیش خۆش کردووە جابری کوڕی عەبدوڵڵا بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی کردم من نەخۆش بووم خۆی و ئەبوبەکر بە پێ هاتن سەردانیان کردم من ئاگام لە خۆم نەبوو بێهۆش کەوتبووم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ تەبەڕکی بۆ مبارەکی دەستنوێژی کرد و ئاوی دەستنوێژەکەی کرد بە سەرما هاتمە هۆشی خۆمە کەوا بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی ئەو نەخۆشانەشی کردووە کە هۆشیان لای خۆیان نییە تەنانەت دروستە برا بە ڕێزەکانم و ئەجر و پاداشتت ئەدرێتەوە ئەگەر سەردانی کافریش بکەی یعنی ئەگەر کافریش نەخۆش کەوت سەردانی بکەی دروستە و ئەجرەکەت دەست ئەکەوێ کە ئێستا باسیەکەین ئەجری سەردانی نەخۆش چەند گەورەیە لای خوای تەعالا لە حەدیثی صحیحە هاتووە کە ئیمامی بوخاری ئەگەڕێتەوە بمان لە ئەنەسی کوڕی مالکەوە ئەفەرمێ غوڵامێکی یەهودی هەبوو زۆر جار ئەهات خزمەتی پێغەمبەری ئەکرد صلی الله عليه وسلم نزیک بوو لە ماڵی پێغەمبەری خواوە خزمەتی پێغەمبەری خوای ئەکرد یەهودیش بوون عایلەکەیشی یەهودی بوون کاتێ نەخۆش کەوت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوو بۆ سەردانی یعنی ئەمە هەموو ئەوە هەڵەوەشێنێتەوە کە زۆر جار مسلمانان ڕەخنە ئەگرن لەوەی کەوا مسلمانێک تەوقە لەگەڵ کابرایەکی یەهودیا بکە یان تەوقە لەگەڵ کابرایەکی مەسیحیا بکە یعنی تۆ ئەگەر لەگەڵ کابرایەکی جوولەکەیە تەوقە بکەی یان لەگەڵ کابرایەکی مەسیحیا تەوقە بکەی یان لەگەڵ کابرایەکی غەیرەدینە بوەستی تەوقەی لەگەڵا بکەی سەردانی بکەی ئەمە کەی بێدینیە ئەمە کەی لە دینەکەت کە مەکاتەوە بە پێچەوانەوە ئەمە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یعنی جوولەکە لە وڵاتی ئیسلامە ژیاون حتا 40-50 ساڵ پێش ئێسەش تێکەڵیمانیان کردووە تێکەڵیانمان کردووە لە بازاڕە ئیشیان کردووە معاملەمان هەبووە لەگەڵ یەک قەرزمان لیان کردووە قەرزیان لێمان کردووە پێغەمبەری خوایش وا بووە یعنی کابرا تعداکەر بێت جیاوازە مسلمانێکیش تعداکەر بێ هەر تعداکەرە و هەر زاڵمە جا ئەبێ ئاگامان لێی بێ دینیش ئینسان تایە ئازادە تۆ کابرا جوولەکەشە پێی ئەڵێ ئیسلامی بۆ ڕوونەکەیتەوە بە جوانی ئیسلام مەخەیتە بەردەستی مسلمان بوو زۆر چاکە مسلمانیش نەبوو لە سەر دینی خۆی مرد ئیترەوە محاسبەی لای خوای پەروەردگارە لای من و تۆ نییە جا ئەم مەوزوعە زۆر گرنگە و زۆر حەزەکەم ئاگاتان لێی بێ
ئەجری ئەو کەسەی کە سەردانی نەخۆشەکە ئەجر و پاداشتی چەندێ گەورەیە. ئەبوو بەکری سدیق ڕۆژێکیان لەگەڵ کۆمەڵێک لە ئەسحابەکانە لە خزمەتی پێغەمبەرا دانیشتە بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کێ ئەمڕۆ بە ڕۆژوو بووە؟ ئەبوو بەکر فەرمووی ئەی پێغەمبەری خوا من. فەرمووی کێ ئەمڕۆ شوێنی جەنازەیە کەوتووە؟ ئەبوو بەکر دەستی بەرز کردەوە فەرمووی من ئەی پێغەمبەری خوا. فەرمووی کێ ئەمڕۆ نانی هەژارێکی داوە، یعنی خواردنی هەژارێکی داوە؟ ئەبوو بەکر فەرمووی من ئەی پێغەمبەری خوا. فەرمووی کێ ئەمڕۆ سەردانی نەخۆشی کردووە؟ ئەبوو بەکر فەرمووی من ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مەجتەمەعنا فی ئیمرئ إلا دخل الجنة. فەرمووی ئەمانەی تۆ کردوتە ئەگەر کۆ ببێتەوە لە هەر کەسێکە ئەیخاتە بەهەشتەوە. ئەمانە کە تۆ کردوتە ئەمڕۆ ئەبوو بەکر لە هەر کەسێکا کۆ ببێتەوە ئیخاتە بەهەشتەوە. ئەم حەدیثە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە. لە حەدیثی ترە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر مسلمانێ سەردانی برایەکی مسلمانی بکە ئیلا 7,000 مەلائیکە ئەگەر بە بەیانیان سەردانی بکە 7,000 مەلائیکە تا ئێوارە دوعای خێری بۆکەن و داواکەن خوای گەورە لێی خۆش ببێ. و ئەگەر ئێوارانیش تاقی ئێوارانیش یعنی شەو سەردانی بکە حتا بەیانی 7,000 مەلائیکە داواکەن لە خوای تعالی لێی خۆش بێ و دوعای خێری بۆکەن. هەروەها لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێ سەردانی نەخۆشیە بکە یان سەردانی برایەکی بکە مسلمانێک بکە لەبەر خاتر خوا هیچ مەسلحەتێکی تیانە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بانگدەرێک بانگ ئەکا لە مەلائیکە بانگدەرێک بانگ ئەکات دوعای بۆ ئەکا پێ ئەڵێ هەرچی هەنگاوت هەیە گشتی پڕخێر و بەرەکەت ببێ خوای تعالی پاداشتی خێرت بداتەوە بە ماڵێک لە بەهەشتا. لەمە گەورەتر هەیە بەڕێزان لە پاداشتەکان یعنی لە ئیسفادەکانی سەردانی نەخۆش خۆشەویستەکانم جگە لە ئەو ئیسفادانەی کە باسمان کرد ئەوەیە کە ئینسان کە سەر لە نەخۆش ئەدا دێتە خۆیە. زۆر گرنگە ئینسانی مسلمان وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ عودوا المرضى واتبعوا الجنائز تذكركم الآخرة. ئەفەرمێ سەردانی نەخۆش بکەن و سەردانی قەبرسان بکەن لەگەڵ جەنازەیە بچن بۆ قەبرسان و سەردانی قەبرسان بکەن بگەڕێن بەسەر قەبرەکانە بەڕاستی قیامەتتان بیرەکەوێتەوە. ئێمە زۆر پێویستمان ئێستا لەم کات و وەختە زۆر پێویستمان بەوە هەیە شتێلێک ببینین دڵمان نەرم کاتەوە. زۆر بەمان دڵمان زۆر بەسراوەتە دنیاوە دنیا زۆری لە ئێمە مەشغوڵ کردووە وا سەرقاڵی کردوین زۆر جار خۆمانیشمان لە بیرەچێتەوە خوا پەنامان بدا. یعنی ئاگامان لە خۆمان نییە وا ئەزانین هەر لە ساغە بین تا کاتێک لە کوتوپڕێکە نەخۆشیەکی قورس توشمان ڕوومان تێکە وا ئەزانین هەر بەردەوام زیندوو ئەبین تا لە کوتوپڕێکە تووشی حادیسەیەک ئەبین کەوا ئەبێتە مایەی تیاچوونمان. پێش ئەوە پێویستە ئێمە بیرکەینەوە کە نەخۆشی لە هەر دەقەیەکە لەوانەیە ڕووبکاتە هەر کەسێک لە ئێمە. خەڵکانێک هەبوون لەش ساغ بوون بەڵام ئێستا نەخۆشن قورسری نەخۆشیشان هەیە لە ئێمەش لاشیان جوانتر بوو لە ئێمەش لەش ساغتر بوون. خەڵکانێک هەبوون خۆشەویستەکانم پشتیان بۆ چەنەها کەس نەئەکردەوە یعنی چەنەها کەس بەرامبەریان بۆستایەتەوە ئەوان نەئەترسان بەڵام لە کوتوپڕێکە تووشی حادیسەیە کاتن ئێستا لە قەبران. بۆیە پێویستە ئێمە دائما ئەمەمان لە یاد بێ کەم من مەریض عدنا وما عدنا كم من مليك رفعت له علامات فلما علامات. چەنەها نەخۆش هەیە سەردانیەکەین بەڵام هەربیر ناکەینەوە نایەنە خۆمانە. چەنەها گەورە و دەسڵاتدار و پیاوی مهم هەیە ئێمە ئەیان بینین ئاڵای گەورەیان بۆ بەرزەکرێتەوە بەڵام لە کوتوپڕێکە کە ئەگەنە لووتکە ئەمرن. ئێمە پەندە بۆ ئێمە کەوابوو دەسڵات و پلەپایە و پارە و ئەم شتانە بۆ هیچ کەسێ نامێنێتەوە با مراجعەیەکی خۆمان بکەین. داواکارم خوای تعالی بۆ خاتر ناوجوانەکانی خۆی هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لەسەر دیندارەتی دامەزراومان بکەی
یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ربی ئەوانەی کە باریان قورسە و بارێک ها بەسەر شانیانەوە خوایە لەسەر شانیان لای بی یا ربی خوایە کوردستانمان ئەمن و ئاسایش و خۆشی تیا بەرقەرار بکەیت یا ربی لە فیتنەی ئەم زەمانە بمان پارێزی یا ربی هەر شتێک ئەبێتە مایەی ئەوەی کەوا دین و دنیامان تیا بچی یا ربی لێمانی بەدوور بگری ئامین ئامین. مسلمانە بەڕێزەکان هەندێ ئادابی سەردانی نەخۆش هەیە مراعاتی بکەن. یەکەم کاتی ئەچی بۆ لای نەخۆش دڵی بدەرەوە دڵخۆشی بکە مژدەی بەرێ مەڵێەوە بۆ گۆڕاویت بۆ دەم چاوت گۆڕاوە بۆ وەزعت تێک چووە بۆ زەعیف بووی بۆ ئەم شتانە مەڵێن دائیمەن مژدەی خۆشی بدەنێ دڵی خۆشکەن باسی ئەوەی بۆ بکەن خەڵکانێک هەبوون زۆر نەخۆشیەکان قورستر بوو ئێستا چاکن دوعای شیفایان بۆ بکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی نەخۆشێکی کرد دوعای بۆ کرد فەرمووی اللهم اشفی سعدا وأتمم له هجرته فەرمووی خوایە سعد شیفا بدە و ئەو هیجرەتەی کە کردوێتی لە پێناوی تۆیە بۆی تەواو بکە بۆی ببەرە سەر و چووە سەردانی هەر نەخۆشیێکی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای خێری بۆ کردووە کاتی ئەچن بۆ لای نەخۆش بڵێن یا ڕەبی خوا ئەم نەخۆشی و بارقورسیتە بۆ بکاتە کەفارەتی گوناحەکان و چاکت کاتەوە شیفات بدە. وەسیەت بکەن بە نەخۆشەکان کاتی ئەچن بۆ لایەن با دوعا بۆ بەسەر خۆیانە بخوێنن چونکە دوعای نەخۆش زۆر گیراوە جا ئەگەر خۆی دوعا بخوێنێتە سەر خۆیان ئینشاء الله گیراوە. دوعای نەخۆشیش ئەوەیە کە یعنی یەکێ لەو دوعایانە دوعا زۆرە ئەتوانێ هەر دوعایە بکات ئەتوانێ قل هو الله احد بخوێنێ قل اعوذ برب الفلق بخوێنێ قل اعوذ برب الناس بخوێنێتە ناو دەست خۆیان و بیساوێتی گیانیە ئەمە هەمووی سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بەڵام یەکێ لەو دوعایانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری نەخۆشی کردو فەرموویەتی دەست بخەرە سەر ئەو شوێنت کە ئازاری هەیە دەست بخەرە سەری بۆ نمونە ئەگەر دڵت ئازاری هەبوو دەست بخەرە سەر دڵت و بڵێ أعوذ بالله أعوذ حوجار بڵێ أعوذ بالله وقدرته من شر ما أجد وأحاذر للرواية ترى أعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر يعني دا پنا أقرم أخوا بعزتي أخوا بتواناي أخوا لشر أويك هستي في أكم ولي أترسم بإذن إخوائي قورا أخوائي تعالى شفاء أدا أقر قدري إخوا وانا بيك نخوشك عبر دوام بي هروها خوش يسكانم كأتشن بولاي نخوش زور برسيار مكان حالة شونا وزعت شونا يعني أولا تفاصيل مروا لنا موضوعك لو أنا نخوشكي بحشيويك بشرم كاباسيكا بلام تو هر تفاصيل برسيار بكي بيويس ناكات وقتێکی يعني کاتێلێکی مناسب و گونجاو دانن بۆ کاتی سەردانی نەخۆش يعني لە کاتێلەکە مەچن کە کاتی خەوە کاتی ئیسراحەتە کاتی نان خواردنە لە کاتێلەکە بچن کە گونجاو بێ و مناسب بێ ئەگەر تەلەفۆنێکیش بکەی پێشوەخت باشترە. با سەردانی نەخۆشکردن سووک بێ يعني کەم بێ کورت بێ بە شێوەیەک نەبێ نەخۆشەکە بێز ئیلا مەگەر نەخۆشەکە خۆی حەسکە تۆ زۆر برادری زۆر هاوڕێیت حەسکە زیاتر بمێنیتەوە ئەویش هەر ماوەی جارێ بڵێ هەڵەسم یعنی بۆ ئەوەی نەوەک ئەو حەزی کرد بۆ نمونە نیو سەعات دانشی تو سەعاتێ دوان دانشی نە و کاتێکیش لە لای نەخۆشەکە دانیشتووی لە دڵی خۆتە نەک لە بەردەم ئەوە بڵێ الحمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلني على كثير ممن خلق تفضيلا سپاسی خوای گەورە بکە کە ئەو بارە بەسەر تۆ نییە داوا بکە کە خوای تەعالا باری قورس بەسەر تۆشە نەدا ئەوە هیچ بۆ ئەو دوعا بکە کە خوای تەعالا ئەو بارەی لەسەر لابە بەڵام دوعاش بۆ خۆت بکە بڵێ سوپاس و ستایش خوایە کە ئەم بارەت نەداوەتە سەر منە سوپاس دەکەم کە ئەم بارە قورسەت بەسەر منە نەداوە